ئێمە لە فەرمایشت و ئاڕاستەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەست بە هەبوونی چارەسەری هەموو ئەم نەخۆشیانەی دینداریەکانەکەین، چونکە دیارە هەبوونی کەسانێکی ئاوا پۆلێکی جۆرا و جۆری دەروون، طبعاً ئینسان ئێستا معلومە ئێستا دەرکەوتووە کە نەخۆشیەکانی دەروون لە نەخۆشیەکانی جەستە زۆرترن، لەبەرەوە جیهانی دەروون بەقەدەر جیهانی دەرە ڕەفتاری جۆرا و جۆری تایە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە معاذی کوڕی جەبەلی نارد، معاذی کوڕی جەبەل ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەحابیەکی بەڕێزی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام عمری 8 ساڵ بوو کە موسڵمان بوو. لە 28 ساڵیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ناردی بۆ یەمەن، لە 38 ساڵیە بە تاعون کۆچی دوایی کرد لە ئامواس لە شامە لە سووریا. کە جەنابی عەلەیهی سەڵات وەسەلام معاذی کوڕی جەبەلی نارد بۆ یەمەن، پێی فەرموو وەکو ئیبن عەباس ڕەزای خوای لێبێ جێڕێتەوە لە حەدیثی صحیحە، أفرمي أن النبي صلى الله عليه وسلم بعث معاذا إلى اليمن فقال إنك تأتي قوما أهل كتاب فادعوهم إلى شهادة أن لا إله إلا الله وإني رسول الله، فإنهم أطاعوا لذلك فأعلمهم أن الله افترض عليهم 5 صلوات في كل يوم وليلة، فإنهم أطاعوا لذلك فاعلمهم أن الله افترض عليهم صدقة في أموالهم تؤخذ من أغنيائهم فترد في فقرائهم، فإنهم أطاعوا لذلك فإياك وكرائم أموالهم واتق دعوة المظلوم فإنها ليس بينها وبين الله حجاب. أفرمي ككاتك معاذی نارد بۆ یەمەن، پێی فەرموو ئەچیتە ناو قەومێکەوە کە پەیامی ئاسمانیان بۆ هاتووە، چونکە یەمەن بووبوون بە ئەهلی کیتاب. سەرەتا بانگی هێشتیان کە بۆ شایەتمان، بۆ ئەوەی کە هیچ خوایەک نییە شایانی پەرستن بێت جگە لە خوای پەروەردگار، هەروەها کە من نێراوی خوای گەورەم. ئەگەر گوێڕایەڵیان کردیت و ملکەچیان دەربڕی، ئینجا فێریان کە خوای گەورە زەکاتی لەسەر فەرز کردو، کە ئەبێ بڕێک لە دەوڵەمەندەکانیان وەربگیرێت و بدرێتەوە بە هەژارەکانی خۆیان. ئەگەر گوێڕایەڵیان کرد و ملکەچ بوون، ئەوە چاک نەکەی توخنی سامانە بە نرخەکانیان بکەویتەوە، یعنی بە ئەوان خۆیان زەکاتەکەت بۆ بێنن، نەک خۆت بچی بەرخێک بەرانێک هەڵبژێری بڵێ ئەوە بکەن بە زەکات یا بیکەن بە خێر. هۆشت لە دوعا و نزا و نزولەی ستەملێکراوان بێ کە ئەپاڕێنەوە، چونکە نێوان ئەوان و خوای پەروەردگار هیچ پەردەیەکی تیانی. مەزلوم دوعای قبوڵە ئینشاء الله، و هیوادارم ئەوانش کە مەزلوم نەو خەڵکەش هەمووی مەزلومە ئێستا ڕەعیەتی کوردی، دوعا لەو سەمکار و زاڵمانە هەموو ڕۆژێک لە دوای نوێژەکانتان دوعایان لێ بکەن، ئینشاء الله دوعای کەسێک هەرگیرا بێ لە هی ئەم تاغوتانێک کە خەڵکیان وا لێ کرد، دین و دنیایان لە دەست خەڵکی کردەوە. دیارە لێرە فەرمودەکە ئاماژە بە ڕێسای چۆنێتی خستنە پێشچاوی بانگەوازەکە ئەولەویەتی بۆ شایەتمان بۆ عەقیدەکەن جا بۆ زەکاتە و کاتەکە زەکاتەکە فەرز بوو و هەروەها بۆ ئەوەی کە دادپەروەرانە ڕەفتارکە لەگەڵیانە سنووری خۆی بزانە، هەتاکو بزانە سنووری ئەوانی تر و مڵک و سامانیان ئەوەیە کە ئەم بە زەکاتیش وەرەگرێ، بەڵام بۆی نییە سەرۆت و سامانی ئەوان بەو شێوەیە وەربگرێت.